بسم الله الرحمن الرحیم. بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم و رحمت الله و برکاته. شکری خوای گەورە کەم فرسەتی دا پێمان شەوێکی تر لە خزمەتتان ناوین بۆ ئەدای وەزیفەیەک ئەگەر خوا لێمانی قبول بکات لە خۆی داوا ئەکەین یارمەتیمان بکات ئەم وەزیفەوە شێوەیەکە پەسەندی خۆیەسی بتوانین ئەدای بکەین و لە هەوای نەفس و شەڕی شەیتان ئینشاءالله لامان بدەن. بەحسەکە بەحسێکە لە مەجڵسی شەیتانە هەمیشە یەژن من بابی تەزەکر و تەنبیه و شۆخی یەژن ڕئیسی جەلەساتێکە ئەم مۆزوعیەتیە مەترەحەوێ شەیتانە جەلەسەی غەیبەتە بە شعرێکی یەکێ لە گەورە پیاوانی شاعر مەولانا دەستی پێکەین. آدمی مخفیست در زیر زبان، این زبان پرده است بر درگاه جهان. ئەها یەژن پیا تا دەم نەدڕێتۆ نازانن چ کارەس وەکو ماڵێک پەردەکەی ئەو دێوی داشاردە زوان پەردەی عەقڵە پەردەیەکە تا لای نەدەی ئەو دێوی دیار نییە. چون که بادی پرده را در هم کشید سر صحن خانه بر ما شد پدید. هەناسە کە لە ژێرۆتێت وەختێکانە ئەوێتە قسە باس یعنی وەختێکانە با لە وجودی بەشەر و لە دەمی وەتێتە دەر و دەستگای سەوتی و تەفەکر ئەسەرەکە لەبانی ئەوێتە قسە. ئەم با وەختێ تێت دەکا لە زوان تەکانێکی پێدا پەردەکە تەکانە خوان ناوی کەلەی ئاغەمەکە ئەکەوێتە دەر. ئەگەر خێر بێژێت مەغزێکی ڕۆشنیە ئەگەر شەڕ بێژێت قەلبێکی تاریکی. چون که بادی پرده را در هم کشید سر صحن خانه بر ما شد پدید. کان در آن خانه گوهر یا گندم است گنج زر یا جمله مار و کژدم است. لە ڕووی قسە ئەزانیم ئامەد دەرونی پڕە لە قارژم و دمارە کۆڵ و مار یا گەوهر و گەنم. یا درو گنج است و مارش برکران زان که نبود گنج زر بی پاسبان. ئەو سەیان و خەزانە مارێ واوە بانی و مارەکە لە خەزانەکە نیابانیەکە بۆ هەرکێ هەڵنەسێ بیوە. ئاغەمی ژیریش ئەشێ زوانێکی تێژی بێت نە زوانی بێ احترامی زوانی تێژی تا هەر کەسێک نەتوانێت لە هەر ژیرێک سوء استفاده بکە. ظالمان قومی که چشمان دوختند و سخنها عالمی را سوختند. ظالم ئەو کەسەسە نەیزانیە شەڕ وە قسەش ڕوعەوێت سڵحی چی وە قسە دەست پێکرێت. شەڕی ئێران و عێراق ئەو هەم کە تفەنگێت یا تەقیا ئەو هەم کە تۆپا ئەو هەم کە خەرجە ئەو هەم کە ئامێت یا کوژیا وە قسەیەش ڕوو بوو وە قسەیش سڵحی کردی. بۆیە یەژن شەڕ لە شێف ئاشتی لە خەرمان صلح اول به از جنگ آخر. ظالمان قومی که چشمان دوختند و سخنها عالمی را سوختند. عالمی را یک سخن ویران کند روبهان مرده را شیران کند. بعضی وقت یک قسەکەی کاورایەوە عرزەی هیچینە و ئەم قسە ئەوێتە بیانکە بۆی هەڵەسێتە پێوێتە شێر دەوێژە تۆ واتەوتێ. گاهێک قسەیەکی نەسەنجیدە لە دەمی پیاەک تێتە دەر ڕێوێکی تۆپیە کاتە شێرێکی درەندلی. آخر بیری وەلای قسەکەیەوە چه گویم که ناگفتنم بهتر است زبان در دهان پاسبان سر است. زوان پاسەوانی سەرە چەنێ سەری سەوز زوانی سوور لە بینی برد. نکته‌ای کان جست ناگه از زبان همچو تیری دان که جست او از کمان. ئەها تیر لە کەوان دەربچوە چۆن ناگیرێتەوە ئیتر قسە لە دەم دەرچووتەواوە. هەیەژن پیا قسە یعنی ئیتر قسە ئەشێ بیسەنجی چون پیا ئەیکات ناوێ بێژی ئەگەر پیایی قسە بکەیت و بێ لە ژێری قسەکە. ای زبان تو بس زیانی مرمرا چون تو گویا چه گویم مر تو را. زوان چنێ زەرەری لێماندا دەی نازانم وەچی بێژینە زوان ژیرۆ هەروە خۆی مەگەر پێی بێژین. ترازو را هم ترازو کاست کرد ترازو را هم ترازو راست کرد. گیرمان کردەوە دەسیو. ای زبان هم آتش و هم خرمنی چند این آتش در این خرمن میزنی. هم خرمنی نعمت و هم ئاوری سوورە هەر ڕۆژێ خەرمانێ ئەنەینەکەوە زوانی خۆمان بازی وەخت ئاوری پێوەنین تا ئێوارە عیبادەت ئێوارەی سوزێنی و غەیبەتێک و تۆهمەتێک و فێڵێک و درۆیەک و کڵاوێک. سالها گندم جمع میکنیم گندم جمع آمده در این
گندم جمع آمده گم میکنیم. آخر می نپرسی تو به هوش. شارەکەم چون نییە لە بیرا هەر باسی ئەوە ناکەم، فقط مەفهومەکە ێژم. ساڵێک گەنممان جەم کرد، گەنمی عیبادەت، نوێژ، ڕۆژە، گەنمی سەداقەت کردمانەسە ئەمبارێ. نام ئەم ئەمبارە چۆن پڕ ناوێ. هەرچی ئەچی چی ئەمبارەکە خاڵیە، نازانم هەرچی ڕۆژە لە سەداقەت دەموێن چۆن سەداقەتمان زیاد ناکە. نام حەساوە بانگەکانمان پوڵی تێخەین چۆن زیاکە، وەلێکانە ئەم هەم کە عیبادەتەکەین ئیخلاسمان زیاد ناکە. آخر حتما ئەم هەوانە کونایەکی واتیە، ئەم ئەمبارە درزێکی واتیە، هەرچێ گەنمی تێکەی لە جێ کۆمشکەی دزی. ئەی زەبان هەم گەنجە بی پایان توی، ئەی زەبان هەم دەردە بی دەرمان توی. ئەی زەبان تۆ دشمن جان منی. جان چه باشد؟ خصم ایمان منی. گیان هەر ئەمرێ زوانیش نوێتە دژمنی. ئەترسم مردین و ئیمانمان دەرنەوردوێت. قەینا زوان گیانمان لەبین بووە، زوان ئیمانمان لەبینەوە. ئەی زەبان تۆ یەک زەمانی خاموش باش. بعضی وەختیش نقمەکە. ئەی زەبان تۆ یەک زەمانی خاموش باش، وەقت گفتن ئەندەکی باهوش باش. تۆزێ قسەیکی کرد فکر بکەرەوە. دوو گوێ و زوانێ دوان بژنەفێ و دنکێ بزانی. لە جێی خۆیان دوارە تۆزیحێمە لە خزمەتتانە. ئەمە زوان و ئەمە وەسفی زوان و زوان ئافاتی فرەی هەست، وەکی خەڵک وەگژی یەکاداین، وەکی دوو بە هەمزەنی، وەکی غەیبەت، وەکی ئاشۆناین، وەکی کڵاوە سەری خەڵکناین و إلى آخر. ئیمشەو یەکێ لە ئافاتی زوان لە خزمەتتانە بەحسەکەین غەیبەتە. تعریفێکەکەین لە غەیبەت بە ئاعتباری بەندە، نە بە ئاعتباری فەرهەنگی لوغەت. بعد ئەنواعی غەیبەت بعضێکی مجازە، ئێمە بعضێکی مجازە نایکەین، بعضێکی نامجازە ئەیکەین. یعنی غەڵەت و دروستمان لێک نەکرێسۆ لە غەیبەتە. بعد عوامڵێکە باعەس ئەون غەیبەت بکەین باسییانەکەین. لەولا غەیبەت چه ئەسەراتێکی بەر خۆمان و بەر جامعە و بەر شەخسیەتی خۆمان و بەر فەرهەنگی ئیجتماعی هەست بەحسەکەین. لە ئاخریش ڕێوەی معالەجەی غەیبەتیش. غەیبەت چییە؟ غەیبەت بەیانکردنی مەطلەبێکە، چی بە زوان چی بە ئشارە. غەیبەت بەیانکردنی مەطلەبێکە، چی بە زوان چی بە ئشارە، دەرمەوردی شەخسێک، چی شەخسەکە بێت چی نەوێت. گایە ئێمە لە ڕووی کەلیمەی حەزر و غایب بێژین غەیبەت وەختێکە کاوران نەوێ، بەعازێ وەخت خۆی چی وێسیاغە غەیبەتیەکەی. هۆشتان بێت وتنی مەطلەبێکە، چی بە زوانی گفتاری چی بە زوانی غەیری گفتاری ڕەفتاری، دەرمەوردی شەخسێک، چی حازر چی غایب، مەطلەبەکە چی دروست چی درۆ، چی خەڵک وێسیاون چی خۆی تەنیاوێت. بە 5 شەرت ئەگەر ئەم 5 شەرتێتیان ڕعایەت نەکری. یەک، وەختێ ئەم قسەکەی خۆت و خوای خۆ بزانی خەیر نییە لە هەدەفتا، غەرەزێکی هەست، مەرەزێکی هەست، خەیرخواهی ناکەی، بۆ نایەژی کاورا مشکڵێکی لێلا بدرێ، بۆ نایەژیتی بەشکەم تووشی خەیر بێ، غەرەزێ وا لە دڵتا فرسەت و گیر هاورد. دوو، گەرەکتە خۆ زل بکەی، تاریف لە خۆ بکەی، بێژی هایتە من لە تۆ ژیرترم، هایتە تۆ چپەنێک داوە من چەنێ عاقڵم، ئەها من لە تۆ بەرزترم تۆ لە من گێلتری. سێ، ئەگەر خۆ زل ناکەی هەر گەرەکتە ئەو بچکەلەکەی تۆ، تاریفی خۆشایەت خۆ نەکەی، وەلی هەر تەحقیری ئەوەکەی، مەسخەرەیەکەی، پێیەکەنی، وە قەوڵی فارسی دەستەش میندازی. چوار، وەختێ غەیبەتەکەی ئەسڵەن تەوەجوو ناکەی، ئەم پیاوە کێس، ئەم جێوە کوێز، ئەم مەوزوعە چییە، وەختێسی وەختی نییە، شرایطەکەی چییە، گوێ نادەی. و پەنجم، قسەکە ئەو ئەمە خۆشی لێی نایە، ناڕەحەتێکە وەختی ئەیژ نەفێ، هەرچەند وا لەبەری دەستاو ئەکەنێ، وەلی ڕەنگی عەوەزەی وەختێ تۆم قسەکەی. ئەگەر واتە کردە چی کاورا بێت چی نەوێت، چی قسەکە ڕاستوێت چی درۆوێت، چی خەڵک بوون چی خەڵک نەون، چی وە دەم بێژیتی چی وە ئیشارە غەیبەت کرد. پس ئەمە تعریفێکە بە ئاعتباری بەندە بە متالعاتێکە کردمە لە ئەشخاسی فرە و لە کتێوەلی فرە، ئەکرێ ئەوە غەیبەت تعریف بکەین. 5 شەرت، نیەتی خراو بێت، خۆ زل بکەی، ئەو بچووک بکەیتەوە، شرایطی مەکانی و زەمانی و شەخسی و مەوقعیەتی لە نەزەرا نەری، مەوزوع لە نەزەرا نەری، گوێش نەوەی تەرەف ناڕەحەتەوێ یا ناڕەحەت ناوێ، ئەمە بەعسی غەیبەتەوێت. ئیسا مەساڵێ لێ لە کوردی خۆمانە غەیبەتەکەین، هەر 5 شەرتەکە، چواریان سیانیان دوانیانمان خراو کرۆ و نایشزانینەوە خۆمان. لە ئەو مەساڵانە مەسەڵەن ێژێ من نەموتوێ
فلانە کەس وتیوێتی ئەم درۆ ئەو کردیوێتی من نەم کردوێ مەسەڵەن دانیشێ شەوە ژنگەل جەمن پیاوەل جەمن بۆ خاڵی نەبوودنی عەریزە دەستی پێکا ئەزانێ قسەکەیش ڕاست نییە ئەزانێ زەرەری چییە ئەزانێ یەکێک تەمەسخور پێکا ئەزانێ یەکێکە فەوتێنێ و ئەم یەک کەلیمە خۆی نجاتەوە من نەموتوێ فڵانە کەس وتیوێتی بزانە هەر ئەم قسە شروع بوو خەریکی غەیبەتەکەی ێژێ خۆ من کارم نییە من کارم چێوشەوە فڵانە کەس چی وت هەر وای وتە ئام لە خۆی کێچەکەوێتە کەڵی با من لێ پرسم لام چی وتی ئیتر ێژێ ئەو پرسی خۆ من نەموت غەیبەتەکەی کردەوە وەم فرۆفێڵە ئەها وردی بوونە بزانن شەوانە شەونشینیەلمان چەند دەقە لەم شتێلێتی یاژنەف یا مەسەڵەن ێژێت خواوە گوناح نەینووسێ چۆن ناینووسێ بەڵێ وەڵا ئەینووسێ دەوێت لە قەوڵمانی بکردایەوە گوناح نەینووسێ هەر پەنێکمان بدایەمان و مەینووسێ ئەینووسێ بەڵێ وەڵا خواوە گوناح نەینووسێ وا بزانم فڵان بووە پس ئەمە سەرەنەخەلی کوردی غەیبەتە تعریفی غەیبەتیش نەزانین ئام سێ کەلیمەوە دووکەڵ چۆن نیشان لە ئاورن نیشان لە غەیبەت و پێسی خەڵک دڕینن لە هەر کوێ دیتە ێژێ دەقەیەکیان ساون قاچاق و لە زمانیەکێ لە پادشاهی ئێرانە هەر کێ ساونی خاس کرای ئەیانوت دەستیانە قرتە کاورەیە پیرەژنی ژڕوانی لە حاوماڵەکەیان ڕێوبوو لە پەنجەرەکەەوە چاوێتیەوە چی مەشەی قولی خەریکە ساون خاسە وەخنە و جیقلی بتەقێ چۆن گزارشی ئەم کاورا بووە حەچێکی چێکرد نێزانی و بیستی و خواوە گوناحی نووسێ هاوڕانی دوو مەعموریەسیان لە پشتەریانەوتی من چ کاردارم مەشەی قولی بەرای خودش سابوون میپەزە وتیانەوە چیەژی وتی هیچ ێژم مەشەی قولی بەرای خودش سابوون میپەزە خۆ ئەم غەیبەتی نەکردووە بەری خۆی قسەیە کرد زانیان پی خواوە گوناح نەینووسی گاهێک ئێمە واینە خەریکین غەیبەتەکەین و نایشزانین وە خۆمان وەلێ براینە غەیبەت هەرچنێکیش خراوێ هۆشتان بێ بازێکی ئەگەرنەکەی گوناحە چوار شەرتی ئەوە ڕعایەت کریا نیەتی خەیر هەست خۆ زل ناکەی ئەو بچووک ناکەیتەوە موقعیەتی و زەمان و مەکان و مەوزوع و شەخصیی لە نەزەرا ورتێ لە ترسی ئەوەڵا نەوە ئەم کاورا من ئەم قسە بکەم عاجز بێ بازی قسە ناکەی کاورا فاجرە فاسقە خەریکە مەحەلەکە ئەکێشێتە گەنە فروشەندەی مەوادی مخەدرە کوڕی مردمی کشتی لە بین بردوێ هۆڵتە عاجز بێ ناچی لە لای خاوەنی مەوزوعەکە کە دەسەڵاتی هەس و ئەگەڕێ بە شوێنیا بێژیتی کێژێ ئەمە غەیبەتە ئەمە وەزیفەی شەرعیتە هەڵسە بڕۆ تۆ نەڕۆی ئەو هەرۆ کاری خۆی ئێدامەوە دەسەی ئەوان زلەوێت و دەسەی ئێمە کەم هۆشتان بێ بەعزێکت غەیبەت نییە کاورا تێدێژە خۆت و خۆی خۆ من مەشورەتێک من لە ڕێی خوا ڕاهنماییم بکەیت سوعالێک لێ پرسێت داماوە فەقیر وەکو ئادرسێکی گم کرێژی من کارم نییە نەوە بێژمی نەخێرە شێ بێژیتی کاورا خەریکە سەنگی تەرازوەکەی منێکە وەلێکانە 2 کیلو نیمە ناوەڕاستکەی پوچەڵ کردێ چۆن ئیجازەوەی هەروە سەنگە چت بفرۆشێەوە مردم چۆن ئیجازەوەی فەساد دەوڵەمەند بێت لێرا لە شعرێکی شێخی سعدی استفادەکەم بۆ مەطلەبەکە کە فرە قەشەنگە ێژێ سێ کەس ڕاشەنیدەم کە غەیبەت ڕەواست وەزان دەرگۆزەری چەهارم خەتاست سێ کەس غەیبەتیان ڕەواست بەشک و بەعزێ وەخت من حەڵاڵ و حرام ناتوانم تەوزیح بۆمەوە هەمتر بە زەعمی عەقڵی خۆم عەقڵی بچووکی بەشەری خۆم ێژمی واجبە غەیبەتیان بکەی یەکی پادشاهی مەلامەت پەسەند کەزوو بەردڵی خەڵق بینی گەزەند پادشایەک حاکمێک شاردارێک ئوستاندارێک معەلمێک ڕئیسی بێداریەک ڕئیسی گەڕەکێک شەورایەک واقعاً ئەم پیاوە نادروسە گەزەندی هەست بۆ خەڵک حەلال است از او نقل کردن خبر مەگەر خەڵق باشن از او بەرحەزەر تا مردم خۆیانی لێ بپارێزن تووشی ئەم کاورانیان وە شەخسکیان بدڕێ حەڵاڵە بێژیتی وەلێ هۆش بێ بۆ خۆشی هۆش بێ نەچی بۆ هەوای نەفس و بێژیتی خۆم زلکەم ئەو بچووکەمەوە نیەتی شەڕ بێتۆش 5 حاڵەتەکە بێت مەوزوع مەکان موقعیت لە نزرا بووە بچۆ لای کەسێک و بێژی بتوانێت دەستی بوەسێ بچۆ لای کەسێک و بێژێت بتوانە خۆی لێلا بووە ئەنا هەر بۆ خۆشی تۆژی مشەونەوە لەم شەو نشینیا تۆ قسە نەکردوێ قسەکەی تۆش هەر خەریکی غەیبەتەکەی با ئەو زاڵمی کوێت چون هەدەفی خەیرنی دووەم پەردە بەر بیحەیایی مەتەن که او خود می درد پرده خیشتن
ئەو کەسانەوە بێحەیان فاسقن فاجرن تۆ دایان مەپۆش تۆ مێژە من غیبەتیان ناکەم تۆ حەد غیبەتیشیان نەکەی ئەوان خۆیان پەنی خۆیانەوەن ئاوڕێ خۆیانەوەن خەوەر بووەوە بەعزێ کەس با تووشیان بێحەیاوە لە ئەم کڵاوبەرداریە لە ئەم فێڵوازێ لە ئەم دەستبڕیە لە نەوێت خواخۆشی نایە هێمە چۆ بینی نابیناوە چا هەست گەر سکوت کنی گوناه هەست ئەمە غیبەت نییە با ناڕەحەتیش بێ ئەم شەرتی پەنجمە بەرتان نەرێ زحوزش مدار ای برادر نگاه که او در می افتد به گردن بچه او اگر هر هیچی پێنەکەی خۆی کوێتە چا چون چاکەن دەربیخە چاست ئاخەریچیان سوم کەشتەرازووی ناڕاستخووی ز فعل بەدەش هەرچە دانی بگووی کەشتەرازوو یعنی کەسە لێ لە مامەڵە ئەلارن تەرازوو مەساڵە لەرا لە مامەڵەی بێتەرازووی چا هەسمان لە مەسەڵەن بنگای ماشینە تەرازوو خۆ تەرازوو ماشین نافرۆش لە چەکە خۆ تەرازوو نییە هەرکێ لە مەعامڵە یعنی قراردادێکی ئیجتماعی لە بینی کافر و مسلمانی چا بەعزێ وەخت لازمە ئەنجام بێت خەرید و فرۆش کەچ تەرازووە کەج مامەڵەت کەچ قەوڵە غیبەتی بکەن لە لای خاوەنیوە نە بۆ هەر کەسێک پس هۆشتان بێ ئەم سێ غیبەتە جوازی هەست ئیجازەی هەست بینێ ئەم سێ غیبەتمانە نەکردەوە بۆیە گەردەن کوڵفت هەر گەردەنی کوڵفترەوێ بۆیە خراوکار هەر ڕەحەتر خراوکاریەکە ئەمری بمەعروف و نەهی لە مونکەر بۆ ئەمەسە بەری ئەم کەسانەشە بگیرێ زووتر خەوەریان بدرێت دکتۆر سەید نوح کە ئافاتی غیبەتی و تۆ بەحسی غیبەتەکە تعدادێکی تری پێ ئێزافە کردێ ێژە کاورایە کە نشکەواتە شووتێ پرس و پێکە ژێم کوڕە چۆنە ئەگەر ئەهلێسی خۆت و خوای خۆ ڕاستی پێبێژە نەزیاو نەکەم غیبەت نییە چون ممکنە بوونە ژن و شویش هەرکیان لەولا بوونە بێوە ژن و بێوە پیا تۆ حەقیقەت بێژە با تووشی ئەم زەرەرەنەوە کەسێکە کۆمەکی گەرەکە مەسەڵەن فەرز دەکەین کوڕێکتان چاو پێکەوە خەریکە لە هەڵانیا سیارە کێشی ئەزانن ئەگەرۆم جۆرەدان بووە 200 تریاکی چەکێشی تۆ تێیتۆ بۆ خانەوادەکەی یێژی قسەیان بۆکەی مە غیبەت نییە هەرچەند کوڕەکە قینی تێ تۆ هەدەفی خەیر هەست بەری کاوراوەری جیاتی ملی بشکی قولی بشکی ئەمە خێرخواهی پێش ئیتر فرە لەسەر ئەو شتە ناچم چون بەحسەکە توولانیە گەرەکم نییە فرە درێژەی بێت ئەگەر ئەم پەنج شەرتانە ڕعایەت کرد پەنج شەرتەکە چون فرە مهمن یەکباری ترێژمیوە خێرخواهی خۆزل نەکەی ئەو بچووک نەکەی تۆ شرایەتی زەمان و مەکان و مەوقعیەت لە نەزەرا بری سعیش بکەی تەرەف ناڕەحەت نەکەی ئاسیبی پێ بگەێنی بەعزێ وەخت لازم ئەوێت بەعزێ کەس نەسیحەت بکەی چۆن نەسیحەتی بکەین مەسەڵەن ئیمڕۆ بەرادەرێک ئەی پرسی لە من ئەیوو من ئەچمە سەری کاری هۆسایەکی تر کارەکەی غەڵەت ئەنجامداوە منیش لە لای خاوەن ماڵەکە کارەکە دروستەکەم و ێژێ چی و بەعزێ وەخت لە دەمم دەرەچوە ئێژم ئامیە ئەشیا ئەوە خاسکرا خاسی نەکرامە غیبەتەوتم بەڵێ غیبەت چون خاوەن ماڵ مەوزوع مەطلب موقعیت مەکان دەسەڵاتی نییە کارێ بکە خۆی بیزانیا شتەکەی خاسکرێتەوە هۆسای نەهاورد ئەگەر گەرەکتە دووچاری غیبەتنەوەی کارەکە ئەنجام بووە مشکڵەکەی حەلکە هۆساکە پێیاکە بێژی پی پێشە برا کارەکە مشکڵیە بوو ئەگەر قرارەوە کەسێک ئەمری بمەعروف و نەهی لە مونکەر بکەن ئایەنەون ئەهایەژن مسلمان ئایەنەی مسلمانە وەلێ کەمێ فکر بکەنەوە ئایەنە چۆنە ئایەنە بازێکی تەختە بازێکی محەدەبە بازێکی مقعرە ئایەنەی مقعر پشتی ناوی چمچەس چمچەیە بورنە دەست و تماشای خۆتانی تیا بکەن بزانن چیتان پێەکە واقعان کارێکتان پێەکە حەز ناکەن قۆڕیەک ئەها لە پاڵی سەماوەڕایەوەسی تماشای خۆتەکەی و کوردیێژن ئامی ناوی چاوی چارەوێ لە ناوی چاوی کەرا تماشای خۆتان بکەن بزانن چۆنتان پێێت چاوی کەر ئایەنەی محەدەب کارێک پێەکە ئەم سەر زل و قول باریک ناوی چمچە تماشای خۆ بکە بزانە چی پێەکە ئایەنەی تەختی ژوا حرفرە تەختە و لە گشتی خوجوانترە دەستی ڕاست دەکاتە دەستی چەپ هۆشتان بێ ئایەنە مەساڵە ئامی ژیر لە ئایەنە مەساڵەکە ئەرێ عەقڵی پێ ئێزافەکە ئایەنە وەختی ئەچیتە بەری ئەگەر لە کەیەکی ڕەشوا لێراتەوە گپەسوورەکەی ئەم لایەتی ئیشانەوە هەر ڕەشیەکە نایێژێ خاسیەکانی جێژێ نەسیحەت یەکێککەن هەر خراوەکانی مێژن خاسی ئاغمێک لە بەری ئایەنە فەرستا خراویەکانی خاسیەکانتان لەبەرا لەبیر نەچووە ئەمە شەرتی ئایەنەس دوو ئایەنە کەسێ چووە بەری قسەی کەسی بەرنگی بۆ ناکە دەبێژە یەکێتر لە بەرای تۆ ئاو چۆن و فەقەت قسەی ئەم ئامۆکە مقایسەی ناکاتەکی کەسێکی ترا ناژە کوڕی فلانە کەس لە تۆ خاستر و کەنشکی فلانە کەس لە تۆ ژیرتر و
ئایەنە وەختێ چوویتە بەری هەر ئیساتە و هەر ئەم لەحزەتە ئیشانەوە نایەژێ پێرەکە ئامێ نامەردیەوە ئیسا چۆن ڕووها هاتیتە سۆرە ئیساتەوە ئەم لەحزەتە لە نزراری میزان حاڵ فرە کەسێک دوێکە خراوە ئیمڕۆ خاستوە دەی لە خوازیە ناڕازین ئیمڕۆ من خاسترم لە دوێکم ئێمە گەرەکمانە فەرد هەرچی ڕۆژێ لە ڕۆژی بەرنی خاسترێ ئایەنە ڕووبەڕوو قسەکە پشتی هەڵکردی تر هیچ نایژێ ئەوە پشت هەڵکەن لایەنە بزانین تر یەک کەلیمەی ترێژێ غەیبەت ڕێک لە پشتی سەرا فرەترەکری ئایەنەی کاوراون ڕووبەڕوو بێدەنگ ئایەنە قسەکە ناقیڕێنێ قسە بکا بۆ هاوسێکان و بێدەنگ ێژێوە کاوراوە ئیشارەی چێژێتی بازی وەخت هیچ ناکە و ئیشارەیە بێژنی ئایەنە لە ڕووی سەفا قسەکە نە لە ڕووی غەرەز لە ڕووی وەفاداری قسەکە نە لە ڕووی مەرەز تۆز وەقەی ئایەنەکەوێ ئامەکە بڕواتە بەری ئامەکە مکەدەر و تۆزی نیشانەوە ئایەنەکانتان با پختەوێ غەرەزی تیانەوێ مەرەزی تیانەوێ تا ئامەکە ڕێک ئیشان بوو ئایەنە وەختێکانە چووی ئیتر تەواو باسی لە هیچ کوێتر ناکات تا دەپێتر خۆنێت خۆیکی هاتی تۆ مەیلونەوێ ئەو نایەوە شوێندا ئەشێ تۆ بڕۆیتەوە بڵێ پس ئەگەر قرارە عیبی یەکتری ئیسلاح بکەین نەترسن بێژن ڕووبەڕوویەتە غەیبەت تەرەف ناڕەحەتەوێ ئەگەر تۆ وەکو ئایەنە بێژیتی پێی ناڕەحەت ناوێ چون هیچ کام لە هێوە نیەن نەچنە بەری ئایەنە کامتان دایزا لە بەری ئایەنە داوتانە لە ئایەنەکە هەوە هێمە ئایەنە نیەن بۆیە تەرەف ناڕەحەتەوێ لێمان سەفامان نییە ئایەنە ئەوراقەیەکین کەوراتێتە بەرم ساقیچە من لاریەکەم ئەها بازێ ئایەنە مەوجی هەیە ئەها بازێ ئایەنە وەسە چاوی چارەوێ کاورا هاتێژە چۆنم وا خراوێژیتی ئیتر هەر حەز ناکا بوێنی ژیرێک دوێشە و قسەیەکی بۆ کردم وتم گەرەکمە دەرمەوردی غەیبەت قسە بکەم نوکتەیەکم بۆ بێژە وتی یەژمی گەرەکم وە ناو بێژمی ئیتر ناوەکەی ناوم چونەوێتە تاریفی وتی غەیبەت یەک لەحزەس وەلێ ئەگەر هەزار ڕێگە و هەزار ساڵ و هەزار درۆیش بکەی خراوترەوێ خاسترنە لە دەستی نجات پێیانەکەی ئام ژیروێ هەر نایکات ئیساتە ئەوامڵێکە باعەسەوێ ئامێ غەیبەت بکە غەیبەت وەم خراوێ ئامێ بۆ ئەیکات چی باعەسەوێت ئەم دڵە سافە دەسەکاتە غەیبەتکردن ئەوەڵینیان محیتی ڕشت و تەربیەتە هەر مناڵێک لە هەر ماڵێک کاوێت وەکی ێژن زکوزە هەمان بڕون تەراوەت کان دەرست ئەوەر هەنگوێنی تیاوێ حتمەن یەقینتان بێ سرکەی لێ دەرنای ئەگەر دۆشاوی تیاوێ دۆی لێ دەرنای ماڵێکە باوک غەیبەتی دایکەکە وەختی ئەچواتە ئەو دێ و دایک غەیبەتی خەزوورە و خۆیشک و برای شوەکەیەکات تا بەرەکاتە ئەولاوە مناڵەکانێکی هەرم فێڵ و فەنەیاوەری دەرنەتیجە ئەوەڵین شتێکە باعەس ئەوێت فەردێک غەیبەت بکە سیستمی تەربیەتی ماڵەکەیان ئەگەر کەسێک گەرەکی ڕیشی وشکە لە وەختی معالجە هەمتر یەژمیوە ئەشێ سیستمی تەربیەتی ماڵی عەوەز بکە تەرەفداری مەکەن لە غەیبەت گوێشل مەکەن کاوراتێرێتی ئازمونێکی ئەهین هەست سوقرات هەست ئیسا یەژمی لە خزمەتە ناوی امتحانی لێبورن تا تەریق بێتەوە هەر ڕووی نەوێ قسە بکە عامڵی تر حەسادەتە ئام وەختی حەسادەتی بێوە یەکێ خۆی ئامادەیەکا بۆ غەیبەتکردنی حەسادەت لە چی ئافرەتر دروستوێت لە ڕقابەتە تەکی یەکێکا دەست کرد ڕقابەت ململانکێ و زۆر زۆران هەها دوو کەڵە شێر دەسەکەنە هانە پاڵی یەکە هەر بمەحزێمە بووە زۆر زۆران بەرەو نەگیان یەکتری گەرەکەنە چاوی یەکتری دەربێر دوو ئاگەم دەستیان کرد لە ڕقابەت و یەکۆ ڕقابەت هێلی نادروست کە ڕقابەت هەر سالم نی مسابقە سالمە ڕقابەت یانی من و تۆ لەسەری شتێک شەڕەکەین یا منەیوەم یا تۆ ناوێ هەرکمان بیوەین وەلێ مسابقەی هەر کشتمان نەتوانین بیوەین من مسابقەم تەکی تۆ بۆ کرماشان تۆ لەبەرای من ئاگەی وەلێ ئایا ئیمکانێزی تر من نەگەیم وەلێ من و تۆ بانی دۆشەکی کوشتی و ڕقابەتەکەین ناوێ هەرکمان بەرەندە بووین نەشێکێکمان بەرەندە بووین مسابقە بنەنە بەینی مناڵەکانتان ئەگەر دایەنن یعنی ئادەی ڕۆڵەگەم بزانین کێ باشتر ئەیکات و ئەو کەسە ئەیکات مانعی موفەقەتی ئەو کەسەکەی تر ناوێت تۆ باتەقواتروە تۆ هەرچێ ژیرتروی هەرچێ باتەقواتروی ئەویتە مانعی نوێژ خوێندنی من ناوێتە مانعی نوێژ خوێندنی من مسابقە ئیسلامیە نە ڕقابەت بەنابەرین وەختی ڕقابەت ئەخەینە بەینی مناڵەکانمان حەسادەت دروستە و میوەی حەسادەت خەیانەتە غەیبەتە دوو بە هەمزەنیە و ئیلا ئاخر کە هێمە ئیمشەو مۆزوعەکەمان غەیبەت
خشم و نفرت وەختی قین ئەگوێ لە یەکێ چاو لێڵەوێت دروست ناوێنێ ئام دروست نەوێنێ حتا گەرەکی وێ ڕاستیش بێژێ درۆ دەرتێت وەختی قینتە لە کەسێک وەختی نفرەتی هەست لە کەسێک وەختی خەشم غەلەبۆیە کاوە ملی ئەقڵتا احتماڵی فرەی هەست غەیبەت بکەیت درۆ بکەیت خەیانەت بکەیت پس ئەگەر بێژین معالجە چیە کنترۆڵی خەشم خۆیەکی لە ڕێوەلی معالجەی غەیبەت کرد یەکێکی تر لەو شتانە باعەس ئەوێت غەیبەت بکەین مزدوریە مزدوری ینی پوڵێک دێنێ ئامەکە کەمتر لە پوڵەکەوێژی پوڵیاندا بێژن بچۆ بزانە فڵانە کەس چیەژێ بێریوە بوو ئیسمی ناماقوڵی ئەم مزدوریەژن پێی جاسووسی کاورا بووە جاسووسی ترۆ دەستی خۆی نییە ناکرێت ئەگەر قسەکە نەگەێنێت پوڵەکەی بۆ نایە وتی و بیاروەلی نەبەر ئەمە شتێکەی ساتە بووە سەرڕزمەتی و چکار میکنی وتی و خەبەر میارەم و خەبەر میبەرم وتی و بێرە وەلێ مەیوە حتا کاورا وام مزدور استقدامەکە و پوڵی پێدات ئەزانێت ئەشێ خەوەر بێرێ وەلێ شێ خەوەرنەوە نام ئەم کاورای مزدورە چۆن خۆی دەرکی قەزیەکە ناکە دەرکیەوە ناکە ئەبزارە هەدەف نییە خۆی مۆزوعێکی تر نائاگاهی و نەزانیە کاورا ئەحمەقە نازانێت بووە غەیبەتکردن ڕیشی خانەوادەی خۆی ڕیشی شەخسیەتی خۆی مەقام و پلەی عزەتی نەفسی خۆی لە بینەوات بۆیە بەربووە سەر پێ خۆیەژن دەقێ هەمتر بۆ شۆخیێژن مەلاناسەدن خەریک و دارێکی وڕی کاورای وتی پێوتی مامۆستا چیەکەی وتی ئەم دارە و ڕموتی مامۆستا ئەم جۆرە تۆی وڕی قەرێکی ترەکەویتە خوارەوە بێختیاری چەکەوی وتی چۆن نەزانی وتی ئەزانم چون مەلا لەم وەرەوێسیا و ئەو وەرەی قوڵی خۆی وڕیوە دارشکێوا و کەوتە خوارەوە مەلا بێختیار کەوتوە پەلە چووەشێنە وتی ئەی نازانی کە ئەمرم وتی وەختێک کەرەکە و بارێ قورسی لێ ناودایە بەرژکەی لای ماڵ و حاڵی خراوە بوو تۆ گیانتە گێتە زەمۆڵی تر باقیەکەی ژیر خۆی ئەزانێ من منزورم چی مەلا وەختێکانە کەرەکەی وای پێ خۆی کردە مردو وتی ناشێ کاورا ئشتبای وتی ئیتر بۆ وتن ناشێ حەز ناکەم ئیمشەو یەک کەلیمەی موستاجانمان و تێ باقی نەوێتە دووە خودپەسەندی و غرور وەختێ خۆی لە کاوراوە خاستر ئەزانی ئیجازە نادەی ئەو لە تۆ بێشتر تعریفی بکرێ دەستیان کردە تعریف و تەمجیدی ئەو ئاگرەکەوێتە کەوڵ و ئیتر تۆ مەجبورەی دەست بکەیتە درۆکردن بۆەوە ئەو لە تۆ بچووک بێتەوە تەحەمڵ نییە مردم لە تۆ خاستر بوون شۆخی و مەزاح بازی وەخت بۆ شۆخی ێژین با حەرکی کەم نوێ مەسەن شەوێت دەسەکەنە یەکا دەسێ دەسەکەنە شۆخیکردن ئەم مەسخرەکەوە ئەو مەسخرەکەوەم بۆمە کەم نێرین درۆی چەنەی نەملی یەکتری درۆکەوێتە غەیبەت شاید تەرەفەکە و بکەنێ وەلێ ئاسیبی دیوێ شاید تەرەفەکە و ڕەفیق توێ وەلێ کانە تەحقیر و کردێ ئەها پەنج شەرتەکە لەم شۆخی ئاخریکە لە بنەچێ شۆخ تەبعی پەیغەمبەر و حەزەتی عەلیش پەیغەمبەر صلی الله علیه وسلم تەکی حەزەتی عەلیا بوویە من دوو نوع لە شۆخیەلی پەیغەمبەر کە بیستمە عەرزتانیەکەم یەژن پیرەژنی هاتە لای پەیغەمبەر وتی خۆزایە ئێمە ڕۆینە باشتی پیرەژن ناچێتە باش ئەویش کەمێ ناڕەحەت بووتی چۆن وتی ئەوێتەوە جوانە کەنشکێک جاڕواتە باشت یا مەسەڵەن یەژن تەکی حەزەتی عەلیا خوڕمایان خواردێ حەزەتی عەلی فێڵی کردێ شۆخی کرێتەکی پەیغەمبەر ناوکەکەی خۆی چی ناسۆ بەری دەستی پەیغەمبەر صلی الله علیه وسلم وتێ تۆ فرە خوارە وتێ دەیتەوە ناوکەوەی خۆی خب ئەمانە شۆخیەلێکون شۆخ تەبعی بووە قەستیان نەوە کەس هەروە هێوە ئیسا ئەکەنن و یەکۆ کەنیون نەوە یەکتری بکەنن غەیبەت وەختێکە من وە تۆکەنم تۆ منەکەنی وەلێ وەختێ وە یەکۆ کەنین ئشکاڵی نییە لە فارسیاژن با هەم بخەندیم نە بێ هەم بخەندیم با هەم بخۆریم نە بێ هەم بخۆریم هۆشتان بێت ئەمە وێتە غەیبەت وەختێکانە حەماقەت و نادانی ئولگووەکانمان هەها پیا گەورە لە بەحسی بزرگانە دەفعەیە بەحسم کرێ لە عەزەتی نەفسا بازێ پیامان کرێسە گەورەی خۆمان هەر فرێش گێلن هەر فرێش عەزەتیان کەمە چی بکەین ڕیشی چەرمیان مەقامی گەورەیان بەعزە شتیان بەعز بوون ناتوانین بێژن گەورەمان نییە وەلێ ئەوان قەوری خۆیان ناگرن ئەوان گەورەی نازانن بکەن دەستی هەجەڵ گەورەیانەکات ئەم ئامانە ئشتباغەلێک ئەکەن بەعزێ کەسیش کە دژمنی گەورەکانی هێمن فرسەتیان بۆ فراهەموێ دەسەکەنە مەسخەرەکردنی ئەوان غەیبەتکردنیان هێمەش بە عنوانی ئاغەمێکە وەزیفەی ئەمری بمەعروف و نەهی لە مونکەرمانە سکوتەکەی هیچ نایەشین ئیتر ئەوان ئەوە غەیبەتەکەن گەورەکانی هێمەش فێری غەیبەتەکەن جا ئولگوی مناڵەکانمان فێری غەیبەتەون هێمەش فێری گەورەکانمان مەسئولیەتیان نازانن زەبان دەرازێ لۆمەیلی خۆیان قسەکەن هێمەش و عنوانی مسلمانێک نەوە تەرەف عاجز بێ با غەیبەتی نەکەین سکوتەکەین فەساد دنیاوەری مەوردی 10 و 11ش کە دەهەمیم قەبلەن وتێ بۆ خاڵی نەبوودنی عەریزە شەو منیش قسەیەکم کردووە هیچ نییە درۆیەکەکەم تۆهمەتێکم لێکی و ئاخرینیچیان
بعضی وەخت قسەیەکمان پێکرێ شتێ ئەنەنە ملمان هەرچێکین ڕنازانین چۆن لە خۆمان دفاع بکەین بەڵێ نییەین جورئەتمەندانە قسەمان بکەین بەڵێ نییەین سادقانە قسەمان بکەین تووڕە ئەوین تووڕە بووین لە ڕووی خەشم قسەکەین هێمەش دەسەکەینە تۆهمەتداین و غیبەتکردن ئەشێ یا بگرین محتەرەمانە لە خۆمان دفاع بکەین حەقی تەرەف لە بین نەوەین حەقی خۆشمان لە بین نەوەین دفاعکردن لە خۆمان یا بگرین تا هەرچەند حەق بەیەمەس دووچاری غیبەت نوین ئەمە یانزە شتێکە باعەسەوێت ئێمە غیبەت بکەین بە هەر حاڵ ئەمە تا ئێرانە نەتیجەی ئەمەوەکە تعریفی غیبەتمان لە ئەوڵۆ کردووە ئەنواعی مجازی غیبەتمان وتوێ شێوەی نەسیحەت و ئەمری بمەعروف بە سەبکی ئایەنەمان وتوێ ئیساتە ئیتر گەرەکمانە بینە ئاسار و پەیامەدی غیبەت ڕەفیقی کە غائب شد ئەی نیکنام دوو چیز است از او بر رفیقان حرام من لە راچوم دوو شتی من بۆ هێوە حرامەوێت هۆشتان بێ یەکی ئان کە ماڵەش بە باتل خۆرەند هۆشتان بێ کەوشەکانم مۆبایلەکەم کوترەکەم جێما دەفتەرەکەم نێژن خۆی نێو بیخۆن ئیترەمە حرامە هێوە وەزیفەی نگەهداریتانە ڕەفیقتان و من رفیقی که غائب شد ای نیک نام دو چیز است از او بر رفیقان حرام یکی مالش به باطل خورند دوم آن که نامش به زشتی برند ناوی خرابون چو همواره گویی که مردم خرند مبرزن که چون مردم نامت برند کورا هر که ناویژه گله بزرگش نخواند اهل خرد که نام بزرگان به زشتی برد چون پیاگوره و بچوک ناوی هر چون آمک تحقیر بکی وقت خواه کرامتی پیدا خب تا ئەرانە هاتین ئیساتە ئەچینە ئاسار و پەیامەدی غیبەت وەختێک کەسێ غیبەتی کرد بزانین خۆی چی پێتێ جامعە چی پێتی فعلا ئەسەن بەحسی دینیمان لە زەمینەی غیبەتان نییە هەر بەحسی ئیجتماعی و ڕەوانشناسیەتی جامعە شناسی غیبەت ڕەوانشناسی غیبەت ئەو ئامانەوە غیبەتەکەن دووڕوون یعنی خەریکن غیبەتی یەکێکن لەو دەرەوە کەورە هاتە ماڵ ئەکەن و لە هێمە خۆشترە چەند دەسی ماچەکەن دەی ئەی نازانم ئەم تەچی و ئەو تەچی و هەر کەسێک تۆزێ عەقڵی بێ ئەزانێ ئەم ئامە دەمدەمی مەزاجە دوو ڕووە و دەرنەتیجە بەڵای دووم ڕخا مەقامی ئەم پیاوە لە چاوی مناڵێکی چاتێتە خۆر باوەڕکەن پێش هاتێ کاورە هاتێ لە لای من شتێکی وتەوە شەخصێ وام زانی هەر من ئیسا زوو کۆمەکینەکەم چووە بۆ ماڵی کوژێ هەر لەو لەحزا پیاگا هاتێ کارێکی کردەوە من مەغزی منی شێویار نەمتوانێ وەکی ئەوسا احترامی کاورا بورم ئەم وا چووە پەلامی دەسیدا بەزەی ماتەزۆخم هەم مەغزی من چەنێ بچکە لە زەم کاورا توانێ دەستکاری بکە دووەم ئامی غیبەتکەر ترسە زاوریچ چون هەر لەحزەیە ئیمکان هێزێکێ لە غیبەتەکانی بکەوێتە دەر ئەم ترسەوێتە ئستراب ئەوێتە ئسترس ئارامشی شەو و ڕۆژی نامێنی نام چ بەڵایە تێرەوە سەری خۆی ئەم کارە دەی بۆ واکەیتەوە لە بەحسی دووڕوویە زەربولمەسەلێکی کوردی هەست پەندی پێشینیانێژێ عاقڵ زوانی وا لە پشتی دڵیە ئەحمەق دڵی وا لە ناوی دەمیە دڵ خۆش و ترش نفرەت و قین محەبەت و ئەمانە لە نەزرارێ کە لە غەیبەتکردنا دڵ تەسمیمەگرێ نە عەقڵ ئەمێکە دڵی هاتە نابانی زوانی و زوانی ژۆمەیلی خۆی گڕیا ئەوەسە ئەی زەبان هەم ئاتەش و هەم خەرمەنی تا چند این آتش در این خرمن میزنی زوانی ئەوە ناتە خەرمانەکە ئامی عەقڵ دڵی خاتە پشتی عەقڵیوە عەقڵێژێ ئامانە پەیامەدی غەیبەتن دڵ ئەشەیتر حکم و پێ نەکا بۆ هەوای نەفس هەرچێک دڵا پێ بێشتی سێومین بەڵای ئوفتی مەنزەلەت و جایگا و کە لە خزمەتتانە عەرزم کردن ترس و ئسترابەکەش با هەر زەربولمەسەلێکی کوردیتان بۆ بێژم مێژێ ئەترسێ هەر کەس خەیانەتکارە چێو هەڵ و ڕەسەی دز چی؟ خۆی دیارە ئەترسێ هەر کەس خەیانەتکارە چێو هەڵ و ڕەسەی دز دیارە ئەو کەسەوە غەیبەتەکە خەیانەتکارە یەک زەڕە تاڵوتونی بکە یەک زەڕە وەز عەوەز بێ فۆرەن و ئامە ڕەنگی عەوەزەوێتر بزانە چەندێک چ بەڵایەکی وەسەری خۆی ئاوەردێ چوارمین بەڵایەکە غەیبەت وەسەری غەیبەتکەراتێرێتی ئەشێ درۆ بکە غەیبەتێکی کەوتە دەر ئەشێ سێ و چوار درۆی بۆ خاس کاتا پینەی بکات درۆزنی دەردێکە برای غەیبەت غەیبەت چی درۆزنی لێ دەردێت درۆژی تر سەر لەوحەی هەرچێ چتێ ئەگەر واز بێرێ حەسوودی بێفەڕ ئاو ئەخواتەوە گورگ لەگەڵی مەڕ ئەگەر غەیبەت چی حەسوود فتنە درۆزن واز بێرێت گرومیەوەیەکۆ ئەوە خۆن ئاخرین دانەیەکیان پەنجمی ئەلبەتە نە ئاخری پەنجمییانەوەسە ئامی غەیبەت چی فرە پێشتێت دەکردنێکی خاسی بۆوی فرە پێشتێت کە
تاڵیەکەن و مەسخرەیەکەن و ئەڕۆنە گژیا و کارێکی پێکەن هەناسەی قەتەوێت فیلکەکەی هەم تفە سوحتایە وەرا لە دەمماناوێتە کڵۆبەردێک لە هەڵقەیە خەریکەی خنکێنی و ێژێ لەکوێ غەیبەتی خۆتت بیستەوە لە کوردی خۆماناژین لەکوێ غەیبەتیان کردێژە لەو جێوە غەیبەتی خەڵکیان نەکرد لەکوێ غەیبەتی خۆتت بیستەوە لەو جێگە بۆ غەیبەتی خەڵک هەڵمەخستەوە منیش هۆشم نەماوە خۆمەوە تەڵم داوە تەڵی ئەوان غەیبەت مەکرد ئاخرین ئەسەری غەیبەت بەرخودی شەخسەکە قەساوەتی قەلبە ئەم ڕەحمی نەوێتوانێ غەیبەت بکە ئەم ڕەحمی بێت ناتوانێ غەیبەت بکە غەیبەتکردن ڕەحم لە بینەوە ڕەحم لە بین چوو هەرچێ چتە ئەتوانی بکەی ئەم ڕەحمی نەما هەر کاری ئەتوانێ بکە ئەی لە ئیجتماعە ئەسەری چییە غەیبەت لە جامعە دوو هاوماڵەوە شەڕە ێژی چی ێژێ وەڵا وتی ئەها لە کوردیاژن کورە وتی هەڕی کرەوە سەرمانە فلانە کەس وتی ئەوی جێژە کێ وتی ێژە فلانە کەس وتی ێژە ئیسا ئەتان نەمە ڕوویەکۆ ئەیانوا بیان ناتە ڕوویەکۆ شەڕی هەڵاسێتە بی ئەمە ئەسەری ئیجتماعی غەیبەت تەفرەقەی فامیل چەنێ براو خۆش دەنگیان نەماوەیەکۆ چەنێ دوو هاوسێ 10 ساڵ دەنگیان نەوەیەکۆ چەنێ جەژنی قڕوان و ڕەمەزانیش نەیتوانی ئاشتمان کاتەوە چی باعەس بووە غەیبەت لە بینی ئەمە قسە لەمەوەن و ئەگەێنە ئەو لەو قسە تێرن ئەگەێنە ئەم فرە وەختێک ئێمە ئەزانین ڕەفیقەکەمان غەیبەت چی و هەڵەوەڕ و دەمشڕ و قسەکەرە تەکی ئاچین بۆ جێهێمە هۆڵمانە سەرکەڕەت لەسەری غەیبەتی ئاغەمی دەمچەپەڵی ڕەفیقمان هێمە تەریق بووی نەسوو ئەو کارێکی کردێ هێمە هارەخەکەیمان کرد ئەو کارێکی کردێ هێمە خەجاڵەتیەکەیمان کێشاوە دەرنەتیجە غەیبەت چی حتا ئارامشی خانەوادەی و فامیلی و دۆستانی چی لە بینەوە ئیتر هەر ئەوە بزانین مسلمان کەسێکە مردم لە دەست و زوانی لە ئارامشاون غەیبەت چی ئارامشی خۆی ئارامشی دیگەران لە بینەوە و ئەحتما یعنی وا ئەزانم ئەکرێ شەک بکەین لە مسلمان بوونی غەیبەت چیەکە ئیتر لەم قسمەتە تێمە دەر شعرێکی شێخی سعدی دەرمەوردی غەیبەت ئەگەڕێنمەوە یەژێ بەد ئەندەر قەفاوی من کرد و خۆفت بەتەر ئەزوو قەریبی کە ئاڤەرد و گفت یەژێ خراوێکی کرد دەرهەقی من و چوو هەڵاژیا بۆ خۆی بێخەیاڵ تەخت منیش وتم محاولم کردە خوا وێڵم کرد وەلێ خراوترێ لە ئەو پەیا بوو بەتەر ئەزوو قەریبی کە ئاڤەرد و گفت ئەو جمێنێکی دوێکە لە خەیابانە داوە من و چووەسەوە بۆ ماڵ خەفتێ نە من گوێم پێوە نە ئەویشی تر هۆڵیەسی هەڵاژیا قەومێکمان لێوە ڕەو بووە تێت ێژە فلانە کەس نەزانی چی وێژم چی و ێژە فلانە کەس وتی چی و چی و چی پێ بکەم ئەو نەیگەیان و ئەم هاوردی خاستر لە ئەو قەشەنگ وتی پێ یەکی تیری ئەفکەند و دەڕەح فتات وجودم نەیازرد و ڕەنجەم نەداد یەکێ تیری تیرکەوانی قەدیم تیرێکی بۆم تەقان من دووروم تیرەکە نەگەی لە بەردەستما کەوتە زەوی نە عەزیەتی کردم نە هیچی قەومێکمان لێەوە نەوی لە تیرەکە وەرزتی ئەمەزانی ئەمە فلانە کەس خستیە بوو بەدەن دەرقەفای من کرد و خفت بەتەر ئەزوو قەریبی کە ئاڤەرد و گفت یەکی تیری ئەفکەند و دەڕەح فتات وجودم نەیازرد و ڕەنجەم نەدات تۆ بەرداشتی و ئاوەردی سوویە من هەمی دەرسپوزی بە پەهلوویە من خەریکی منی پێ نەقیزە ئەدەی چۆن لێ ڕازیوم یا من وە گەو جەزانی نەقیزە زانم خۆ بۆ چییە یا خۆ زاڵمی ئەم قسە بۆ چ زەرورەتێکی بوو بێریتی بۆ من لەورا ئازمونەکەی سوقراتتان بۆێژم سوقرات فیلسوفێکی گەورە و ڕۆژێک فیلسوفێکی تر هاو بۆ لای وتی نازانی چی وتی چی و وتی فلانە شاوردی ئەزانی وتی ئازانم وتی نازانی چ پەنێکی داوە وتی بێس قسەم مەکە چێ وتی سێ سوعالی لێ پرسم جواوی سێ سوعالەکەم پێ بگەڕەوە لەولا تەسمیم بوورە قسەکە بکە یامیک وتی ئەو شاوردی منەوایەژیتی ئەو شتەوایەژی کردیەسی وە چاوی خۆ دیوتە وتی نەوەڵە وتی وە گوێی خۆ بیستتە وتی نەوەڵە وتی متمەینی ڕاستە یا دروست وتی نەوەڵە نازانم وتی ئەمە سوعالی ئەوەڵ پس وتی ئەو شتە شاگردەکەی منێژیتی ئەزانی ڕاستە یا دروست وتی نازانم وتی بێس سوعالی دوو ئەو شتە بێژیتی بۆ من خۆشحاڵەکە یا ناڕەحەت مەغاوتی وەڵا ناڕەحەتەکە وتی بێس سوعالی سێوم من ئەو شتە بزانم بۆ شاگردەکەم نەفعی هەیە زەرەریە وتی وەڵا زەرەریە بووی وتی دەی مەردی حەساوی تۆ شتێ نازانی ڕاستە یا دروست
ولی ئەزانی من ناڕەحەتەکە و بۆ شاگردەکەی چم زەرەریە خۆی چ فیلسوفی وە چه مجەوزێک ئیجازەی خۆم کارە بکەی وتی برا بۆخشی بخوا پەشیمانم بم وەخشەیتر نایکەم ڕاستی وەختێ گەرەکتانە قسەیە بکەن دەرمۆردی کەسێ وشدانن قسەکە ڕاستە یا دروست دوو زانینی بۆ ئێمە نەفعەیە یا زەرەر هێمە ناڕەحەتەکە یا عەزیەتمانەکە خاوەنی قسەکە خۆی بێت زاتی هەبیکەی زاتی چ بێت ناڕەحەتێکە یا خۆشحاڵێکە قەستی تەکەبوری خۆتی یا تەحقیری تەرەفی مقابڵێ و 5 سوالەکە بپرسن تا بزانن خەریکن غەیبەتەکەن یا خەریکن دڵسۆزیەکەن جای بکەنەوە لە یەکتری وجدانن بیپرسن لە دایکتان وجدانن لە سەعاتی خۆشە باوکتان فراها لە سەری کۆک هەم سوالانی لێ بپرسن نەوا بمرێەوە غەیبەتکردنەوە بمرێ با زووتر تەرکیکە لە ژنەکەتان بیپرسن دەقەی قسێکتان بۆکە بێژە بێس ئەم قسەکەی ئەوەڵەن ئەم قسە ڕاستە یا دروست دوو بۆ من نەفعەیە یا زەرەر من خۆشحاڵەکە یا ناڕەحەتەکە دەی بزانە بۆ چ دەلیل ئیجازەوە خۆی بیکە ێژن گەورە پیاەک لە کەشکۆڵی شەیخی بەهایی یانوسیاوە ێژە گەورە پیاەکی تری ڕەفیقی هاو بۆ لای گەرەکی و قسەیەکی بۆ بکە هەر لەم بەزمە قسەکەی گەرەک و بکاوتی کوتێکی کردوتی بێسە تی چێوتی ئەم قسە تۆ ئەیکەی سێ ئاسیب و پێگەێنێ من ڕازی نییەم ئەم سێ زەربە بخۆی وتی چی وتی یەک خەریکی غەیبەتی خەریکی قسەیەک ئەەکەی دەرمەوردی شەخسێک ئەو قسە من ناڕەحەتەکە ڕەفیقیمان کەم ڕەنگەکات و ئەم زەربە مەوە لە خۆ با من لە تۆ عاجزنەوە دوو ئەم قسە ئەیکەی تۆهمەت ئەدرێ لە خۆ من وا ئەزانم خەریکی غەیبەتەکەی متەهەم ئەوی بە غەیبەتکەر دەرنەتیجە هەمتر ڕەفیقیەکەمان کاڵێتەوە حەز ناکەم من ڕەفیقی غەیبەتکەرم بی سێ ئەگەر ڕاستیۆ ئەگەر درۆیە خەریکی دووچاری گوناحێکەوی کە ئەم گوناحە شایستە نیە تۆ بیکەی بەنابەرین توخوا ئەم قسە مەکە و ئەم سێ زەربەیچە مەوە لەخۆ هەمتر شعرێکی ترتان بۆ خوێنمەوە بۆەوە ئەم قسمەتیچە مزەیەن بێ بە شعرێک ێژێ سخەن گەرچە هەر لەحزە دڵکەشتەرەستە هایەژن قسە تێرێ قسە درێژ و ماڵوێران بازی وەختێژن دوو ژن قسەیان نەکرد گوێرە و ساری گوێرەکەکە گوێرەکە پەتێکە نەملێژن پێی گوێرە و سار وە دەست یەکێکیانەوە ئەو نە گوێرەکە خۆی ڕاوەشان و پێچی خوارد گوێرە و سارتن بۆ گوێرەکە لە بینیان ناخنکیا لە قسە لە بیریان چوو ئیسا مەسەڵەن لە قسە چێشتەکەەوە بانی گازەکەەوە سوزێ جاتی گوێرەکە لە گوێرە و سارەکە بخنکی قسە خۆش و ڕێوێت دوور ماڵ وێران ئەها قسەکەی منیشەر قسە تێرێ ێژە سخەن گەرچێ هەر لەحزە دڵکەشتەر است چۆ بینی خەموشی ئەزان بهتر است ئەگەر خاست ماشا بکەی قسە نەکردن لە قسەکردن خاسترە فیلسوفێک ێژە تا ئیسا فەقەت قسەوێ لێ وا نەمکردوێ زەرەریان نەوە بۆ وەڵاهی منیش فرێ لەو قسەیە لە تا ئیسا کردو و مەشەڕیان داوە دەست دەی چی بکەم هەڕوو بکەی کێ بکەمە سەرما ناتوانم بەریزوانم برم در فتنه بستن دهان بستن است که گیتی به نیک و بد آبستن است پشیمان ز گفتار دیدم بسی پشیمان نگشت از خموشی کسی با به احترامی نکەینە عالم وەلو دانشمەندێ لێکە مەجبورن قسە بکەن دێ علمەوە لایەوان و نێژنی خەڵک چی بکە پەیغەمبەرێ لە قسەیان نەکرایە هێمە کە یەگەینە ئەم نوقتە بۆ کێ خاموشی باشە لە شعری بەعدیە ژێتی ێژێ شەنیدەن ز گفتن به از دڵتۆهی لە کەسێ دڵی هیچ تیانیە ئیخلاسی تیانیە علمی تیانیە چتی تیانیە شەنیدەن ز گفتن به از دڵتۆهی یا از دل توهی کەزین پڕ شەود مردم وەزان توهی ئامی قسەزان قسە بکە خەڵک پڕەکە وەلی ئامی قسە نەزان خۆی خاڵیەکە ئەمە دوو فەرقیە پاچێکی خاڵی چەنێ بێ قابل وەبانی سفرەوە قرس دەسی بۆ ئێست و کەڵەو ڕێت سەدەف زان سەبەب گەشت جەوهەر فروش کە ئەز پای تا سەر هەمە گەشت هوش همه تن زبان گشت شمشیر تیز سەدەف دەمەکەی قوچا و هیچ نایەژێ دوڕێکی گرانبەها لە ناوی دڵەکەیە مرواری دیتیا پەروەردەوەی شمشێر حەل لە نوکەکەی تا بنی ملی گشتی زوان همه تن زبان گشت شمشیر تیز به خون ریختن زان کند رستخیز یا رستاخیز بۆیە فێر بووە دنیا فقط وە بڕین
ئەزانێ بپاچێت بەنابەرین تا ئەرانە دووبارە ئەگەر جەمبەندی بکەین زانیمان ئافاتی غەیبەت بەرشەخسیەت چی و دەلایلی غەیبەتیش چی و ئیسایتر وەختێسی معالجەکەی بێژین ئەگەر گەرەکتانە غەیبەت بنوڕ بکەن ئەشێت دەوایەکی بۆ بێژین خۆ ناوێ هەروە قسەکەمان کرێ و هێڵمان کردی من بازی وەختە پرسن لێم لە بازە جێ ێژن پێم تۆ کێی ێژم من محەدین و دوو گوێچکە بعضی وەخت بعضە کەس اسمسم بۆ هەنێرێ نایناسم ێژم ببەخشیت شما ێژێ مەسەڵەن برازایەکی کە یوسف جوای اسمسەکەمی داوە وتی و سەلیمی و دوو گوێچکە تی و چون خۆی لە سیدیەکان تایشتی بەڵێ منم قسە بۆ خۆشی نایژمی وەڕاستی ێژمی ئەگەر بەشەرین بەشەر آدمی به نطق بهتر است از دواب دواب بهتر است و گر نگویی سواب و کوردی جێژن دوو گوێزوانێ دوان بژنە فێودن کێ بزانی سوحتە وارەی خوا قسەی فرۆژ نەفین ئەگەر دوو قسە ژنەفت هەردکیان مەگەڕێنەرەوە دوو گوێچکە هەو زوانێ دنکێکیانەشە بگەڕێنیتەوە وە شەرتێک ژیری لە دوانەکە بزانی کامیان خاستر ئەویانە بگەڕێنیتەوە کامیانە غەیبەت نییە کامیانە خێرخواهیە کامیانە بێزەرەرە بەڵێ دوو گوێ زوانێت منیش محەدین و دوو گوێچکە ئەگەر بیکەینە گشتمان و دوو گوێچکە بزانین زوانێکمان و دوو گوێچکە ئەحتماڵەن یەکێ لە ڕێوێلی بنبڕکردنی غەیبەتە دۆزینەوە خبری که دانی دل بیازارد تو خموش تا دیگری بیارد ئەمن ئەمینی کامتانە خەوەنەکەی بانگەکە بلبلا مژدەی بەهار بیار خەبەرە بەد به بوم یا به زاغ واگذار بوم باوقژە و زاغیش قشقارس تۆ بڵبڵی مژدەی بەهار بێرێ بچریکێنە و بێژە گوڵ هات و بەهار هات و داردا بچڵەکێنێ بۆ کاری قەلە ڕەشە و قەلەم لبۆرەکەی بۆ کاری باوقژەکەی کێ ئەم وەزیفەیە داستۆ پس ئەو دوو گوێوزوانێ ئەمە تەفسیرەکەیەسی بولبولا مژدەیە بەهار بیار خەبەرە بەد بە بوومە شوم واگوزار ڕێلی بنبڕکردنی غەیبەت یەکێک تەغییری دۆستان و ڕەفیقانە هاوتمان شەوێ دانیشین دەسەکەینە شۆخی و بەزم لەو شۆخی و بەزمە سەرشاخی یەکەرین و تانەوێن لێکتری غەیبەتی شروعی ڕەفیقەکانە بکەرە پیاوێلی ژیر پیاوێلێکە لە غەیبەت دوورن پیاوێلێکە لە بنەماڵەیەکا تەربیەت کریان غەیبەت احترامی نیەتیایە غەیبەت گوێگری نیەتیایە زووتر لە وعدە ماڵەکەی تۆ غەیبەتی تیا بنبڕەوێت چون تۆش بێژیتی ئەوان نایژنەفن تۆ بێژیتی وەکی سوقراتی امتحانە لێرن ژنەکە و بیکات ئەوان پاپە ناون هەرچێکیش بێژێتی ئەوان ئەدامەی نادەن ئەمە ئەوەڵین ڕێگەی ئەشێ فەورەن وەکو کەوشێک پێ عەزیەتەکە ئەشێ عەوەزی بکەی ئەشێ عەوەزیکی ڕەفیقەکان عەوەزکەن ڕەفیقی باشتر لە خۆتان انتخاب بکەن دووەمین ڕێگەی بەعزێ وەختە شێ ئێمە بەعزێ چت یاو بورین مەسڵەن کاورا تۆهمەتێکی دا لە من هەرچیەکەم لە کێشی ئەوە نایەم نەزەرەکەم بێژم منیش دەستەکەمە تۆهمەت داین لە ئەو جورئەتمەندی یاو بورین ئینشاڵڵا ئەگەر فرسەتمان بوو یەک بەحس لە ئەم زۆترا یا لە جەیەکترا لە خزمەتتانە مەهارەتی جورئەتمەندی و مەهارەتی نەگوفتن یا بەڵێوتنتان پێفێرەکەین بتوانین ئبرازی وجود بکەین نەزەرمان بدونی درۆ بدونی بێ احترامی بدونی جسارەت بە سەراحەت قسەمان بکەین تایتر مەجبور نەوین درۆ بکەین یا تۆهمەت بووین پس مەهارەتێلی زندگی یاوبورین سەبکەلی فەرزەند پەروەریتان عەوەزکەن ئەلم فرە بووە نازانم بۆچی ئەر کاورا ماشینێ بسێنێ چوار مکانی کەواتێکی خۆیان موبایلێ بسێنێ دوو نەفەر پرس پێکە ئەژێ خۆزایە کام موبایلە خاسە هەر کارێکی هەزگەرێکێ بیکە حتمەن لە متەخەسیسێکە پرسێ و ئەگەر موبایل لە من بپرسی من ئیمڕۆ لە دوکانی بەرادەرێکەوەم پیای هاوتیان موبایلم بخواستکەوت ئێمە کاری موبایل ناکەین تەخەسوسمان نی احتماڵاً بیوتایە کوڕەکەم چۆن تەربیەت بکەم ئەوی بێ بێتا بێژمی بوو پەنج پیاولیاوانە هەر پەنجەکەیان نەزەریان بوو تعمیری موبایلێک سەختەیە تەربیەتی ئامێک نام بۆ لە فەرزەند پەروەریە گشت کەسێک نەزەرەوە وەلە حاضر نین لە متەخەسیسی شتەکە نەزەرێک بپرسین پس لە سەبکەلی فەرزەند پەروەریمانە بازنگەری بکەین و لە متەخەسیس نەزەر بپرسین نە لە هەر پیرەژنێک لە هەر پیرەپیایەک لە هەر نەزانێک لە زاناغل مشەخەسن کێن مەسئولیەت پەزیری یاوبرین برا مەسئولیەتی عەمەڵی خۆمان بەخوا غەیبەت بکەی ئەنەینە ڕووتۆ و کاڵی شتەکەینەوە لە ئیمڕۆ دوایش ئەمە قەوڵمانێ ئەمە قەرارمانێ قسە قوت ناین لە ئامی غەیبەت کرد لە ئیمڕۆ دوازانیمانە غەیبەتە مجازەکان کامن و نامجازەکان کامن لە ئیمڕۆ داواکی سوقراتی امتحانتان لێرین هەر قسێ نێن وەلامانەوە
مەسئولیەتمان یاگرتێ مەسئولیەت پەزیری لە مناڵەکانتانە فێر بکەن لە خۆتانە فێر بکەن مەسئولیەتی قسەی خۆتان و قسەی خەڵکی جوا لە وحدەتان قسەی خەڵک ئەشێ غەڵەتەکانی نەبیسن ئەرکریا غەیبەتە ڕەواکان ئیجازەتان نەسب بکەن تا کاورای تر دامن نەدا دانشجویی و دانشپەزیری بکەن ئەمە دانشجویی و دانشپەزیری ئێوەوانەران یعنی مسلمانی یەکە لەم دووە یا دانشمەندە یا دانشجووە ئەشێ بگەڕێتوە شوێنی ئەمە مەسا مسلمان ئایەنەی مسلمانەیانی چی بە ئایەنە نەکەی بڕوا ئەگەر زەردەخەنەی بەڕوو تا هات لەگەڵ جەمی خەلایق دڵ دەگۆڕێ ڕۆژێ 300 جار باوەڕ مەکەن و ئایەنە ئەرکەنی وەدەمتان و ئایەنە هەر کەسێک بێت یەو جۆرەکەنێوە دەمیوە پس ئایەنە نەقسی چیەز ئەگەر تعریفی ئایەنەمانگەرەکە تعریفێکی ئیسلامی لە ئایەنە بکەن ئەو ویژە گێلەوە وتم بووی ئاخریەکەی چیان ئەگەر دقەتتان کردووە ئەوامڵێکە باعەسی غەیبەت ئەون یەک بەستەی 12 دانەیی ون کە 8 دانەیان ڕەزایلی ئەخلاقی ون وەکی حەسادەت وەکی ترسنۆکی وەکی ڕقابەت وەکی چشم و هەمچشمی یا هەر ئەو ڕقابەتە بێژین وەکو دلایلی غیبت وەکو محیطی غەڵەتی تربیەتی وەکو خەشم و نەفرەت وەکو مزدوری و جاسوسی ئەمانە ڕەزیلەی ئەخلاقین ئەگەر گەرەکتە غەیبەت لە ملبێتۆ حەسەنات فەزایلی ئەخلاقی لە ماڵتای تر ئاموزش بووە بەلاوردنی ڕەزایلی ئەخلاقی ڕیشەی غەیبەت لا ئەچوات ئیتر بەحسەکە تقریبەن بۆ خاتمە ئەوەم نەتیجەگیری ئەکەین و تێنە سەری ئەسڵی مەطلەبەکەمان ئەگەر گەرەکتە ڕەزایل لابووەی ئەشێ فەزایل کەسب بکەی وە کەسبی فەزایل و گوریز لە ڕەزایل ئەتوانین بێژین تەقوا تەقوا پەیا بکەن تەقوا کەلیمەیەکی دینیە وەختێ لە حەزەتی عومەرە پرسنێژن تەقوایانی چی ئەژێ تەقوایانی پێی پەتی پێی خاوس پەی کوڵ یا درد خارێ مغیلان وە پێی پەتی خاری مغیلان یا پەی کوڵ لەبەری پێتایۆ کلاش نێ و مەجبوری چوویوە ناوی ئەبڕۆی چۆن هەنگاوانەیە هەروام لەنەی چەندێک دقەت ئەەکەی بزانی کوێ دڕکیتیانیە و پێیتێ ئەنەی ئەمێژن پێی تەقوا تەقوا گەرەکتە پێیا بکەی ینی 5 شەرتەکەی غەیبەت هەمیشە لەبەری چاوتاوی کام قسە کام مەکان کام شەخص کام موقعیت خودخواهی خێرخواهی تحقیر تەکبیر کامیان گەرەکتە بکەی ئەمانە لە نەزرا بووری و جا هەنگاو بنی ئەڤەل ئەندیشە وانگەهی گفتار پایبەست ئامەد ئانگەه دیوار فکر بکەیتەوە جا قسە بکەی ئەمێژن پێی تەقوا دەرنەتیجە بۆ ئەوە بگەینە شتە خوا ئەم فرسەتە من بووم 1 ساعتە قسەکەم لە قورعانە ئەگەر هەر مەطلەبێ ئەوە قسەی بۆ بکەی قورعان ئەشیایە وەترەیلی جێوەجێ بکرێ وەترەیلیش جێوەجێنەوە کرێ چون ێژن هەرچێ گەڵا و هەرچێ بەحر و هەرچێ کاغەز و هەرچێ عاسمانە گشتی بکەیتە وەسیلەی نووسین و تەفسیر بۆ قورعان بەش ناکە دەرنەتیجە مختصر خوا ئەفەرمێت تۆ گۆشتی برای مردی خۆتە خۆی حتمما نایخۆی دەی ئەگەر گەرەکتە گۆشتی برای مردی خۆ نەخۆیشە غەیبەت نەکەی ئەمە من ئەکەمە ئاخرین بەحسی قسەکەمان ڕاستی ئەمە غەیبەت و ئەمە پەیامەتی و ئەمە ئەسەراتی ئیجتماعی و خوا خراوی کردەوە هێمە و تێزی غەیبەت مەکەن دەی خۆش نێژێتی لە کشورەلێکیچە ئەم خواوەم کەیفێتە هێمە ئەیپەرسین ئەوان نایپەرسن هەر غەیبەت مەمنوعە هەر غەیبەت غەڵەت چون ئەبزاری زندگی ئیجتماعیە بەشەر و غەیبەت و ئارامش پێیان ناکات خوا بۆمە تێمان بگەێنێ با من مەساڵێکی تر بووم ێژنە هەورامانی تەختنام کێ چووە هەورامانی تەخت ئەر کەسێ چووە لە دەست هەڵبوڕێ بەڵێ هەورامانی تەخت هاونە جێی تەختیتیانی ئەمە بۆ شۆخی هێژمی هەورامانی تەخت لە ئەسڵا ینی هەورامانی پایتەختی هەورامان ئەو تەختەم بمعنای پایتەختە بەڵام من بۆ شۆخی هێژمێژم دەقەوتیان ساڵ سەخت ینی سەخت بعضی وەخت ئەمەوە نەقینێ گوێژی ئەم کارۆکێژێ نایخۆم هەرێژێشە بیخۆی باشە برا ئەیخۆم ئەیخۆم ئەمە ینی نایخۆم میتر وەڕاستیەکە ینی نایخۆم هەورامانی تەخت وەڕاستی ینی هەورامانی سەخت سەختی تر سەخت ئەوە سەخت جادە و چتی بازێکە زاتی نییە لە ماشینەکە داوازێژە ڕاندەکە تۆ بڕۆیمەوە پێ تێنە خوار ئەگەر خوا گەرەکی وە ڕێک بێژە پێ چنە غەیبەت خراوەتێ گۆشتی برای مردی خۆڵ ئیتر ینی حاڵی بووە گۆشتی برای مردی خۆ بخۆی ئەزانی چنێگەنێ چنێ قەبیحە پیاو دانشێت کارت و چنگاڵ بووی دەسۆ برای خۆی بخۆ چنێ پیسە وەختی غەیبەتەکەی وەکە ئەمە قەباحەتی غەیبەت کراهەتی غەیبەت
چەندێک سەختە بوو کارایژن گۆشتی ڕێوی خۆیان ئاکێنێ چۆن قیزیتێتەوە گۆشتی ڕێوی بخوا کراهەت یعنی تۆ لە دەروون تا هەرچەکەی وە تەبعی ناسەنجێ گۆشتی ئاوام بخۆی چ بڕەسەدەوە گۆشتی برای خۆ ئەمە خوا بازی وەختێژە ئەرێ بۆ فکر ناکەنەوە برا بۆ فکر ناکەنەوە لە جەیەکی ترا ڕاستی قەساوی بەشەر ئەگەر مەسەن کە لە پاچێ لێ ئالەبەری قەساویە لا سەری بەشەروی حاڵدان چۆنی بێتی مەسەن باقای چێگا سوحێ بڕۆین بۆ بە قەساوی هەشنۆ کە لە پاچێ ئامیچیاندانا ئەها چەندێ سەختە بۆتان تحمڵی و بیستنی چەندێک قەساوەتی گەرەکە برای خۆی قەساوی بکەیت و گۆشتەکەی بخۆیت یعنی ئەوەنە قەساوەتی گەرەکە ئینسان بتوانێ غیبەت بکە ڕاستی چەندێ ئەشێ ئینسان خەیانەتکاروێت تا پەیمانی برایی لەبیر بچوات و شیرێکە لە مەمکەی یەک دایک خوریاوێ لەبیر بچوات و دەست بکەیتە خواردنی گۆشتی براکە بۆیە خوایەژێ ئەتوانی گۆشتی برای خۆ بخۆی و ئەگەر ئاخرین دانەیەکی بێژن چەندێ ئاغام ڕەزی لە حازر بێ گۆشتی برای خۆی بخوا گور و گۆشتی گور ناخوا سە و گۆشتی سە ناخوا ئاغام بگێتە دەرەجەیە خۆی گۆشتی خۆی بخوا ئیتر بزانن چەندێ ڕەزیل و پەست پس ئەو یەک کەلیمەی سادە کە ێژێ غەیبەتکردن وەکووەسە گۆشتی برای مردی خۆ بخۆی یعنی قەساوەت یعنی خەیانەت یعنی قەباحەت یعنی کراهەت یعنی ڕەزالەت ئیتر چەندێتر معنایەتیایە بەسە داواکەم لە خوای گەورە فرسەتی غەیبەتمان پێنەوە گەرەکمان و غەیبەت بکەین شرایطی فراهم بکەن نەتوانین غەیبەت بکەین داواکەم لە خوای گەورە عزەتمان پێ بوات غەیبەتکاریە ئیسلاح بکەین بە شێوەی ئایەنە داواکەم لە خوای گەورە بەندە و هێوەش بۆخشێ و لە ئیمڕۆوە ڕێی ڕاستمان پێیشان بووە ئامین یەک نوکتە برایەک کنشکێکی نەخۆشە ڕەحمێکی فرەی هەست ڕەحم قاوەلەمەیە ئاو بینەبانی گاز هەرچێکەی نایرێتێ کوڵ ڕەحم ئاغەمێک کە دە قاوەلەمە ئاو ئەوێت وەسانیەک ترێتە کوڵ ئیمڕۆ هاتە لای منوتی کەنشکەم نەخۆشە و یەک سانیە فرمێسک لە چاوی کەوتە خوار خوایە لەبەر فرمێسکی پڕ لە ڕەحمی ئەم ئامەکە نیشانەی ڕەحمی خۆتە ئەرحەم الراحمینی ڕەحم بکەیەوە مناڵەکەی و بە باشترین شێوە شەفای پێ بووی ئامین الفاتحە